سەرۆکی شارەوانی پاریس کە ناوی پێشمەرگە ئەمڕۆ لە مێژوو یادەوەری پاریسیەکان دەمێنێتەوە. هەر لە پاریس لەگەڵ میوانەکەم سەبارەت بە پەیوەندی و هاوبەشی مێژووی کورد و فەڕەنسا قسە دەکەم. دکتۆر فابریس پلانش نووسەر و ئاکادمیستی بەناوبانگی فەڕەنسی لە پاریسەوە لەگەڵمە. دکتۆر فابریس سپاس کە لەگەڵ کوردستان 24 مێژوو و هاوبەشی و دۆستایەتی کورد و فەڕەنسا چۆن دەبینی؟ ئێستا لە چ ئاستێکدایە لەگەڵەوەی کە بە زۆر قۆناغی مێژووی گرنگدا هاوشانی یەکتر تێپەڕێون؟ زۆر گرنگە ئەم ڕێوڕسمەکە لە پاریس بەڕێوە دەچێت چونکە دەزانن لە ساڵی 2015 لەلایەن داعشەوە کرایە ئامانج هێرشێکی تیرۆریستی ئەنجامدرا لە پاریس و چەندین قوربانی لێکەوتەوە. ئەمە کردنەوەی ئەم ڕێوڕسمە دەرخەری پەیوەندی قوڵی فەڕەنسا و هەرێمی کوردستانەکە دەزانین داعش لەلایەن پێشمەرگەوە لەسەر دەستی پێشمەرگە تێک شکێنرا و لە ناوبرا. ئەم کردنەوەی ئەم ڕێگایە لە پارکێکی پاریس وەک یادکردنەوەیەکی هێزی پێشمەرگەیە، وەک وەفایەکە بۆ قوربانیدانی هێزی پێشمەرگە کە لە دژی تیرۆر جەنگاون. باشە، بۆچی پاریس و فەڕەنسا بەم شێوازە ڕێز لە پێشمەرگە دەگرێت؟ ئایا ئەم هاوبەشیە و پاڵپشتیە بەردەوام دەبێت لەلایەن فەڕەنسا بۆ هێزەکانی پێشمەرگە و کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەردوولا چۆن دەبینی لە ئاستی سەربازی و ئەمنی و هەروەها پەیوەندیە دیپلۆماسیەکانی نێوان هەردوولادا؟ لە فەڕەنسا ئێمە گەلی کوردمان زۆر خۆش دەوێت و جەنگاوەری و ئازایەتی گەلی کوردمان لەلا بەنرخە کە جەنگاون شۆڕشیان کردووە بۆ ئازادی، بۆ دیموکراسی، بۆ مافەکانی مرۆڤ. ئەم پەیوەندی قوڵەی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان جێگەی پیزانینە کە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆڕشیان کردووە بۆ ئازادی و دیموکراسی و مافەکانیان و لە ساڵی 1990 و لە ساڵی 1991 لە کۆڕەوی گەلی کورد دانیێل میتران سەردانی کوردستانی کرد و پشتیوانی خۆی بۆ گەلی کورد و دۆزی گەلی کورد دووپات کردەوە. هەموو ئەمانە دەرخەریان پەیوەندی قوڵە. زۆر باشە. فەڕەنسا وەکو وڵاتێکی کاریگەر لە یەکێتی ئەوروپا ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی و هاوکات وڵاتێکی زلهێز کە بڵین بڕیارەکانی کاریگەری هەیە، ئەتوانێت چۆن پاڵپشتی کورد لە کۆمەلگەی نێودوڵەتی کۆبکاتەوە کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکانی وڵاتانی دیکە بۆ هەر قۆناغێکی دیکەی پەیوەندیەکانی لەگەڵ کوردستان؟ لە فەڕەنسا ئێمە بەلایەمەوە ئاساییە کە گەلی کورد دەوڵەتێکی هەبێت نەک هەرێمێک بێت لە چوارچێوەی عێراق. ئێمە دەزانین چەندین ئاڵنگاری و کێشە هەیە لە نێوان هەولێر و بەغدا و هەوڵ دەدات کە حکوومەتی عێراق هەوڵ دەدات ئازادیەکانی گەلی کورد، مافەکانی گەلی کورد کەمتر بکاتەوە و بچووکیان بکاتەوە لە چوارچێوەیەکدا. و دەبێت ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتیوانی لە ئۆتۆنۆمی و ئازادی گەلی کورد هەرێمی کوردستان بکەین و هەروەها ئەمە لە سیاسەتی فەڕەنساشدا هەیە. بەڵێ باشە، منەمێ ئاماژە بە وتێکی سەرۆک بارزانی بکەم. ئەمڕۆ لە کاتی پەردەلادان لەسەر تابلۆی پێشمەرگە لە پاریس ئاماژەی بەوە کرد لەگەڵ گۆڕینی حکوومەتەکان لە فەڕەنسا هەڵوێست و بۆچوونی حکوومەتی فەڕەنسا بەرامبەر بە کورد نەگۆڕاوە. ئەمە زۆر جار لە دنیادا بینین کە حکوومەتێکی دیکە دێتە سەرکار لە سیاسەتی دەرەوەیدایە هەڵوێستەکانی بەرامبەر بە وڵاتی گۆڕانکاری دروستە بێت، بەڵام فەڕەنسا بە بەردەوام لەگەڵ کورد بووە. ئەمە چۆنەکە بە درێژایی مێژوو فەڕەنسا ئەم هەڵوێستەی بەرامبەر بە کوردستان نەگۆڕ بووە؟ بەڵێ لە فەڕەنسا ئێمە حکوومەتێکی سۆسیالیستیمان هەبووە، حکوومەتی دیموکراتیمان هەبووە. هەموو ئەم حکوومەتانە پشتیوانیان لە گەلی کورد کردووە.
هیچ جیاوازیەک نەبوو لە نێوان پارتە ڕاستڕەوەکان و چەپڕەوەکان لە پشتیوانیکردنی گەلی کورد. هەمویان بەو پەڕیتوانە پشتیوانیان لە گەلی کورد کردووە، پشتیوانیان لە خۆڕاگری گەلی کورد کردووە کە بۆ ئازادی بۆ دیموکراسی جنگاون. ئەمە شتێکە ئێمە ڕێزی لێ دەگرین، چونکە ئێمە بیرمان دێتەوە کە کاتێک لە شۆڕشی فەڕەنسا گەلی فەڕەنسا بۆ ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ جنگان، ئێمە ئەومان بیدێتەوە کاتێک کە سێری گەلی کورد دەکەین، کاتێک سێری شۆڕشی گەلی کورد دەکەین. ئێستا دەزانین کە چەندین کەسی کورد، کەسایەتی ناوداری کورد لە فەڕەنسان گەلی کورد لە ساڵی 1989 هاتنە فەڕەنسا، لێرە دەژین لەو ساتەوە. ئێمە ڕێزیان لێ دەگرین و پەیوەندێکی زۆر باش لە نێوان گەلی کورد و فەڕەنسا هەیە و پەیوەندێکی زۆر باش هەیە لە نێوان ئەو کوردانەی کە ئێستا لە فەڕەنسا دەژین. ئەمە لەبەر ئەم هەموو هۆکارانەیە کە ئێمە ڕێز لە گەلی کورد دەگرین، ئەم هەموو وێنە جوانانەی کە گەلی کورد و خەڵکی کورد نیشانی ئەمەیانداوە جێگەی پێزانینە. زۆر باشە. بەرژەوەندی هاوبەشی فەڕەنسا و کوردستان لە چیدا دەبینن؟ لە کاتێکدا هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ناسەقامگیر و ئاڵۆزدا پێگەی پێکەوە ژیان دموکراسی و سەقامگیریە، هاوکات لەو لاشەوە حکوومەتی عێراق دەبینین، بەڵام مامەڵەی فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هەموو ئەم لایەنانەی دیکە جیاوازە. ئەم بەرژەوەندی هاوبەشە چییە؟ فەڕەنسا و کوردستان بەهای هاوبەشیان هەیە. بۆ نمونە فەڕەنسا تەواوی کۆمەڵگەکانی فەڕەنسا ئازادن، پێکەوە ژیانیان تێدایە. بە هەمان شێوە کاتێک کە دەیتە هەرێمی کوردستان پێکەوە ژیانێکی زۆر جوان و سەرنجڕاکێش دەبینێت. کریسیانی تێدایە، عەرەبی تێدایە، کوردی تێدایە، هەموو پێکاتەکانی لە خۆ گرتووە لە هەرێمی کوردستان. ئەم دیمەنە جوانە هاوشێوەی فەڕەنسایە کە کۆمەڵگەی جیاوازی تێدایە. ئەمە بەهای هاوبەشە لە نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان. گەلی کورد دەیەوێت سیستمێکی مۆدێرنە پەیڕەو بکات و بەرەو پێشچوونێکی زۆر باش هەیە لە هەرێمی کوردستان، وەک گەلی کورد دەیەوێت بەرەو پێشچوونێکی زۆر باش هەبێت. بە هەمان شێوە گەلی فەڕەنساش چاویان لە پێشکەوتنە، چاویان لەوەیە کە وڵاتێکی ناوازە بنیاد بنێن، ئابوووریەکی بەهێزی هەبێ، پێشکەوتنێکی باش بەخۆ ببینێ. بە هەمان شێوە کوردستانیش ئەم دیدگایی هەیە. هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست کە پڕ لە ناسەقامگیریە، هەرێمێکە کە پڕە لە ئاشتی، پڕە لە سەقامگیری، کار بۆ ئاشتی دەکات، کات بۆ دەستەبەرکردنی ئاشتی و سەقامگیری لە ناوچەیەک دەکات کە پڕە لە ئاڵنگاری کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. کاتێک کە تۆ سەیری ناوچەکە دەکەیت، ئەو کاتێک کە من 20 ساڵ لەمە و پێشهاتمە هەولێر، شارێکی بچووک بوو، شارێک بوو کە زۆر دەوڵەمەند نەبوو. بەڵام ئێستا سەیری هەولێرکە بەراورد بە 20 ساڵی ڕابردوو، چەنە چۆتە پێشەوە، چەنە ئاوەدانی بەخۆیەوە بینیوە و هەروەها چەندێک لە ڕووی ئابوووریەوە چۆتە پێشەوە. زۆر باشە. ئەگەر شەڕی داعش بە ناو کۆتایی پێ هاتووە، بەڵام مەترسی تێرۆر هێشتا بەردەوامە. لە 2014ەوە پێشمەرگە زیاتر لە 10,000 قوربانیدا بە شەهید و بریندار و ئێستاشەوە ئەوانەی کە برینداری دەستی شەڕی تێرۆر و داعشن. ئەم هەماهەنگیە سەربازی و هەروەها ئەمنیانە کە ئێستا فەڕەنسا لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی تا چەندە کاریگەری لەسەر بنیادنانی قۆناغەکانی داهاتووی نێوان هەردوو لادا دەبێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە لە 2014ەوە فەڕەنسا ئەندامی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ دژی داعش و ئێمە هێزمان هاتووەتە هەولێر و ڕاهێنانمان بە پێشمەرگە داوە
و هاوکاری هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستانمان کردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هیوادارم ئەو هێزانەشمان کە ئێستا لە هەرێمی کوردستانن بمێننەوە بۆ ئەوەی پشتیوانی لە هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر پشتیوانی لە هێزی پێشمەرگە بکەن و ئەو ڕێکەوتنشی کە هەیە لە نێوان عێراق و فەڕەنسا هیوادارین درێژەی پێ بدرێت بۆ ئەوەی هێزەکان بمێنەوە پشتیوانی لە پێشمەرگە بکەن. هەمومان دەزانین کە داعش هێشتا هاڕاشەیە هێشتا لە عێراق هەیە و دەزانین کۆمەڵێک زیندانی هەیە لە سووریا لە زیندانیەکانی سووریا هێشتا هێزی چەکدار هەن و لە هەر کاتێکدا بێت مەترسی ئەوە هەیە خۆیان یەک بخەنەوە ببنەوە هەڕەشە بۆ سەر ناوچەکە و دەزانین کە سووریاش سنووری هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان و هەر مەترسیەک لە سووریا دروست بێت هەر سەر هەڵدانەوەیەکی داعش لەو ناوچەیە دروست بێت مەترسی لەسەر هەرێمی کوردستان و عێراق هەیە بۆیە بوونی پەیوەندیەکی سەربازی تۆکمە لە نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەوەی ڕوبەڕووی تیرۆر. بەڵێ دکتۆر فابریس ئەگەر باس لە ناونانی ئەو ڕێڕەوە لە پارکە بەناوبانگەکەی پاریس بکەین بە ناوی پێشمەرگە بینینە مەکارێکی ئاسان نییە کە وڵاتێکی وەکو فەڕەنسا وڵاتێکی گەورەی ئەوروپی بڕیاری لەم شێوەیە بدات. جەناب نووسەر و ئەکادمیستێکی بەناوبانگی فەڕەنسەی ڕای ئەکادمیست و هەروەها نووسەرانی ئەوێ دەزانی ئەوان چۆن کۆمەڵگەی فەڕەنسی لەم گرنگیە دەڕوانێت کە وڵاتەکەی بەم شێوازە پەیوەندی لەگەڵ کورد هەیە ناوی پێشمەرگە دەچێتە یادەوەری و مێژووی گەلی فەڕەنساوە. کۆمەڵگەی فەڕەنسا پێشوازی لەم دەست پێشخەریە دەکەن چونکە پێشمەرگە لە فەڕەنسا زۆر ناودارە هێزێکی زۆر ناودارەوە لە ساڵانی ڕابردوو بینیمان کە پێشمەرگە چۆن دژی داعش جەنگاوە لە جێی تەواوی جیهان دژی تیرۆر جەنگاوە. ئێمە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەمان بینی کە چۆن پێشمەرگە قارەمانانە بەرگری دەکات و ئێستاش گرنگە ڕێگەیەک لە پارکێکی پاریس بە ناوی پێشمەرگەوە بکرێت. ئەمە دەست پێشخەریەکی زۆر باشە. دیارەکە ئاماژەت بە خەبات و قورباندانی پێشمەرگەوە و مێژووە درو درێژە کرد کە هەی بووە بەڵام ئەمە هاوشێوەیە لەگەڵەوە خەباتەی کە گەلی فەڕەنسەش لە مێژوودا هەیان بووە بۆ گەیشتن بەو وڵاتی کە ئێستا لە ئاستی نێودەوڵەتیدا وڵاتێکی خاوەن بڕیار و کاریگەرە. ئەم هاوبەشی و لێکچووناوە مێژووە هاوبەشە چۆن دەبینی وەکو نووسەرێک کە گەرباسی لێوە بکەیت؟ بەڵێ کورد و فەڕەنسا پێکەوە دژی داعش جەنگاون وەکەوەی پێشتریش ئاماژەم پێدا 10 ساڵ لەمە و پێش دروست 10 ساڵ لەمە و پێش بوو دوای ئەوەی کە لە پاریس ئەو کردەوە تیرۆریستیە ئەنجام درا بە دەستی داعش. بەڕاستی یادەوەریەکی زۆر سامناک و خەمناکە کە ئێمە قوربانەی دەستی تیرۆر بووین بە هەمان شێوە کوردیش قوربانەی دەستی تیرۆر بووە. ئێمە ئەم مێژووە هاوبەشەمان هەیە پێکەوە دژی تیرۆر جەنگاوین و تاکە هێز کە بەو پەڕی توانە بەو پەڕی قارەمانیەوە ڕوبەڕووی تیرۆر و داعش بووەتەوە هێزی پێشمەرگە بووە و هێزی پێشمەرگە هاوکاری تەواوی جیهان بووە هاوکاری ئێمە بووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ئێمە خەم و پەژارەی هاوبەشمان هەیە و هاوسۆزی یەکین لەم پرسانەدا کە دێنە سەر پرسی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. بەڵێ دکتۆر فابریس دیارە زۆر نووسەری بەناوبانگی فەڕەنسی چیرۆکی کورد و ئەو نەهامەتیانیان گێڕاوەتەوە وەکو کتێب نووسویانە و هەر لە سەردەمی بێرنارد کۆشنێرەوە تا کەسانی بەناوبانگی دیکەی فەڕەنسی و پزیشکانی خۆبەخشی فەڕەنسی سەردانی بەرەکانی شەڕی پێشمەرگیان لە سەردەمی شۆڕشی ئەیلول و خۆناغە مێژوویەکانیدا کردووە. ئایا ئەمە چەندە کاریگەری هەبووە لەسەر گەیاندنی دەنگی کورد لەو قۆناغە سەختە بە کۆمەڵگەی نێودوڵەتی تا ئێستاشی لەگەڵ دابێ بەناوکردنی شوێنێک بە ناوی پێشمەرگە
لە پایتەختی وڵاتێکی ئەوروپی کە پاریسە. بەڵێ بە دڵنیاییەوە وەکەوەی کە پێم وتی ئێمە چەندین کتێبمان هەیە سەبارەت بە شۆڕشی پێشمەرگە و چەندین فیلممان هەیە سەبارەت بە شۆڕش و خەباتی گەلی کورد و پێشمەرگە شۆڕشیان کردووە لە پێناو ئازادی و دیموکراسی و زۆر سەرنجڕاکێشە کاتێک تۆ ئەم کتێبانە دەخوێنیتەوە کاتێک کە تۆ ئەم فیلمانە دەبینی ئەم دیمەنانە دەبێنین هێزی پێشمەرگە چۆن قارەمانانە بۆ ئازادی و دیموکراسی جەنگاون و ئێمە لە فەڕەنسا بەڕاستی پێزانینمان هەیە ئەم قوربانیدانەی پێشمەرگە بەرز دەنرخێنین و لە ساڵی 1945 بەدواوە و ئەو کەسانەی کە لە تەمەنی مندنیا خود دواتر زۆر ئەزمموی با بڵێن تیرۆریان نەکردووە بەڵام ئێمە ئەوانەی کە ئەزمموی تیرۆریان کرد بێت دەزانن کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر چەند سەختە و ئێمە ئێستا تێدەگەین کە هێزی پێشمەرگە چۆن قارەمانانە توانیویانە دژی تیرۆر بوەستنەوە بەو چەکانەی کە لە بەردەستیان بووە بۆ ئازادی جەنگاون و ئەم ئەزمونە هاوبەشە کە لە نێوان گەلی کورد و فەڕەنسا هەیە تەڕادەیەک هاوبەشە ئێمە ئەم قوربانیدانەمان لە نێوان خۆماندا هاوبەشی پێکردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر زۆر باشە دیارەکە ماژت بە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کرد هە لە 2014ەوە فەڕەنسا سەربازەکانی خۆی ناردە هەولێر و تا ئێستاش پاڵپشتی بۆ هێزەکانی پێشمەرگە لە ڕووی سەربازی و ڕاوێژکاری سەربازی و هاوکات لۆجستیەوە بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوامە ئەمە تا چەندە گرنگە کە وڵاتانی دیکەش هاوشانی فەڕەنسا پاڵپشتی لە هێزێک بکەن کە ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە و پارێزەری بەرژەوەندیەکانی ئەوانیشە لە ناوچەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان. بەڵێ بە دڵنیاییەوە وایە وەک دەزانن کە حکوومەتی عێراق داوای لە هاوپەیمانی نێودەوڵەتی کردووە عێراق بەجێ بێڵن لە ئەیلولی 2025 داوای کردووە کە بکشێنەوە یاخود لە ساڵی داهاتوو بە تەواوی بکشێنەوە لەم جیۆپۆڵەتیکەی کە لە ناوچەکەدا هەیە ئێمە نازانین و دڵنیانین ئایا کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە عێراق بکشێتەوە یاخود نا بەڵام ئەگەر بار هۆکارێک بێت هاوپەیمانی نێودەوڵەتی بکشێتەوە هەڵەیەکی زۆر گەورە دەبێت ئێمە بینیمان کە پێشتر لە سووریا هێز کشاوەتەوە ئەمریکا کشاوەتەوە و هێزەکانی ئەوروپا کشاونەتەوە چ کێشەیەک دروست بووە بە هەمان شێوە بینیمان کە لە عێراق کاتێک کە ئەمریکا کشایەوە چ کێشەیەک دروست بوو داعش سەری هەڵدا ینی ناوچەکە بووە ناوچەیەکی پڕ لە ناسەقامگیری داعش بۆ هەڕەشە بۆ سەر تەواوی جیهان بۆیە مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق زۆر گرنگە لەو ناوچەیەدا کە ئێران گروپە چەکدارەکان با بڵێن ناسەقامگیری لە ناوچەکە دروست دەکەن و سیاستێک هەیە بۆ تێکدانی ناسەقامگیری ناوچەکە و مەدرسی داعش هەیە هێشتا بۆیە مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە پشتیوانیکردنی کورد و هێزی پێشمەرگە زۆر گرنگ دەبێت. زۆر باشە دکتۆر فابرێس ئاماژەتان بە گرنگی هەرێمی کوردستان کرد لەم ناوچەیە بە تایبەتی لە کاتێکدا کە وڵاتان شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن و ئەبینین کە ئاڵۆزی زۆر هەیە هاوکێشەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە هەرێمی کوردستان بۆتە ناوچەیەک کە نەبووە بەشێک لەو ململانەیانە ناوچەیەکی سەقامگیرە کە سرجم پێکاتەکانیش لێرە بە ئازادی بێکەوە دەژینەمە لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا دیارە ئەمە ئایا خاڵێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان کە توانوێتی سەقامگیری و ئارامی خۆی بپارێزێت لە نێوەم ناوچە ئاڵۆزەدا لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ هەڕەشەی تیرۆر و مەترسیەکانی دیکە؟ دۆخێکە لە هەرێمی کوردستان دۆخێکی قورس و با بڵێن دژوارە چونکە هەرێمی کوردستان لە ناوچەیەکایە
پڕ لە ناسەقامگیریە دەبێت زۆر وریایانە مامەڵە لەگەڵ ئەو بەرەودۆخە جیۆسیاسیە بکات کە لە ناوچەکە ڕوودەدات ئەگەر گەلی کورد هەر هەڵەیەکی بچووک بکات لەوانەیە بە زۆر خراپ بەسەر هەرێمی کوردستان بشکێتەوە بەڵام هەرێمی کوردستان زۆر باش مامەڵەی کردووە توانیوەتی بێتە ناوچەیەکی سەقامگیر لە ناوچەیەکی پڕ لە ناسەقامگیری و کاتێک کە تۆ بەرەو پێشچوونی ئابووری بەرەو پێشچوونی تەکنەلۆژی و ئەو هەموو باڵەخانەیە لە هەولێر دەبینی دەزانی کە چۆن هەرێمی کوردستان زیرەکانە و ئاقلانە مامەڵەی لەگەڵ دۆخەکەدا کردو و توانیوەتی بەرەو پێشەوە بچێت و ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەکان بۆتەوە دەبێت هەمووان لە چیرۆکی سەرکەوتنی گەلی کورد وانە وەربگرن و توانیوەتی کۆمەڵگەی خۆی بپارێزێت توانیوەتی ناوچەکە بپارێزێت ئاشتی بەرقەرار بکات و بووەتە نمونەیەکی جوانی سەقامگیری لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر فابریس پلانش نووسەر و ئاکادمیستی بەناوبانگی فەڕەنسی لە پاریسەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.